خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵێک گۆڕانکاری و پێشهاتی تازە لەسەر ساحی هەرێمی کوردستان و نێوان هێز و لایەنە سیاسەکان هاتۆتە پێشەوە. ئەمە جگەلەوەی کۆی ململانەکانی هەرێم و عێراق و هەرێم و بەغدا و گۆڕانکاریەکانی هەرێم و گۆڕانکاریەکانی عێراقیش پەیوەندی بە ململانێکی ناوچەیەوە هەیە. کۆمەڵێک جەم سەربەندی لە ناوچەکەدا هەیە و ئەمریکا بە فۆرمێکی تر مامەڵە و سیاست لەگەڵ ناوچەکەدا دەکات. کۆی ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر عێراق و هەرێمی کوردستانە بێت. پەیوەندی هێزولانە سیاسەکان یاخود هێزولانە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەبێت چۆن چۆنی خۆیان ئامادە بکەن یاخود چۆن فۆرمی سیاست و کارکردنیان بگۆڕن بۆی بتوانن لەگەڵ ئەمە و پێشهاتانەدا خۆیان بگونجێن و بتوانن لە بەرژەوەندی لانی کە ملەتی کورددا یەکلای بکەنەوە. کۆمەڵێک بابەت و پێشهاتی تازە شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری زۆر بەڕێز فەریدە سەسەر سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک فەریدە ناوی دەستگای میدیای کورسات شەو دڵخۆشین کە تەندروستی بەڕێستان باشە دوای ئەو نەخۆشکەوتنە خۆشحاڵین کە جارێکی تر لە کورساتیت. سەرەتا من ئەمەوێ لەو پێشهاتە تازانەی هەرێمی کوردستان دەست پێ بکەم. جارێکی تر ململانەیەک لە نێوان یەکێتی و پارتیدا هەیە بە تایبەتیش لەسەر مەسەلەی بابەتەکە لە دەستگیرکردنی کۆمەڵێک کەس و پێشتر پێنج چالاکوان و ڕۆژنامە نووس و دواتر سێ کەسی تر ئەم پێشهاتانە هەرێمی کوردستان ئەبن بەرەو کوێ. ینی تەسعیدێکی یان بەرزبوونەوەیەکی کاتیە یاخود پێشهاتێکی تازەیە. زۆر سپاس بەدڵنیای ئەو ململانەیە کە ئێستا لە ئارادای جیاوازە لە هەموو ململانەکانی پێشوو یان خۆشبەختانە ململانەیەکی چەکدار نییە، ململانەیە کە لەسەر بنەمای ئەوەی کە پێویستە هەرێمی کوردستان ببێت بە وڵاتێک کە مافی مرۆڤتیدا لەسەر بەرزترین ئاست پارێزراو بێت، دیموکراسی و ئازادی ڕادەربڕین تا ئەندازەیەکی فراوان فراهەم بکرێت، مەیسەر بکرێت بۆ هاوڵاتیانی ئەم هەرێمە. یاندام و حاڵەتێکدا هەرێمی کوردستان و گەلی کورد زادەی خەباتن لە پێناوی دیموکراسی و پاراستنی مافی مرۆڤ. ئەو پگیرەی کە گەلی کورد لە ساڵانی خەباتی چەکدارە هەیبوو هۆکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە کورد داوای دیموکراسی ئەکرد، داوای هەڵبژاردننی ئازادی ئەکرد، داوای پاراستنی مافی مرۆڤی ئەکرد. لەبەرەوە ئەمە لەگەڵ تووڕاستی بزوتنەوەی کوردیان ناگوزێت. ئەوەی کە ئێستا ئەقاومێت لە بەشێکی هەرێمی کوردستان لەگەڵ تووڕاستی بزوتنەوەی کووردا ناگونجێت. لەبەر ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هاتۆتە دەنگ ناتوانێت بێدەنگ بێت لەسەر ئەم مەسەلەیە. ئێمە یەکەم حەزب بووی لە هەرێمی کوردستانە هەنگاوێکی گەورەمان کات خۆی ئەویش ئەوە بوو کە توانیمان دروشمیش سەرەکی لە ئۆتۆنۆمیەوە بکەین بە مافی سارەنووس و ئەمە بە شێوەی فدرالی لە عێراقا ڕەنجیدایەوە. و هەروەها هەمیشە باسی ئەومان کردو کە ئێمە ڕژێمێکی دیموکراتمان ئەوێت بۆ سەر تاسەری عێراق بۆ ئەوەی گەلی کورد بتوانێت دیموکراسی خۆی هەبێت و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان و سەر تاسەری عێراق پازراو بێت. ئێستا ئێمە بەدڵنیایەوە توانیمانە وڵاتەکەمان ئازاد بکەین، بەڵام بۆ ئێمە کارێکی زۆر نەشیاوە کە نەتوانین مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بپارێزین، نەتوانین پەرە بە دیموکراسی بدەین، نەتوانین ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان فراهەم بکەین. ئەمە هەموو دروشمی خۆمانە و بەهۆی ئەم دروشمانەوە گەلی کورد و هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێگیری حەزبە کوردستانیەکانیان کردووە. ئێستا زۆر ناخۆشە ئەبینین لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان ئەم دروشمانە خەڵک بیری سۆتەوە چووکە جێبەجێ ناکرێت و ئەمە لەگەڵ تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستانە ناگونجێت و بەهۆی ئەمەوە ئێمە دیژی هەر سیاسەتێکین، هەر تێڕوانینێکین، هەر ساڵسوکەوتێکچین کە لەگەڵ پاراستنی مافی مرۆڤ و لەگەڵ ئازادی ڕادەربڕین نەگونجێت. زۆر باشە کاک فەریدیانی ئەمە گەیشتۆتە ئاستێک کە ئەمڕۆ تەنانەت دام و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستانیش لەوە بوونە دابەشی ینی دابەش بوون بۆنمونە ئەم ئێوارەیە هەندێک کەناڵ و پەیجی تۆڕ کۆمەڵایەتیەکان دان پێدانانێکیان بڵاو کردو هێ و پێنج چالاکوان و ڕۆژنامە نووسە ئەنی
دواتر سێ ئەندام لە ئەندامەکانی ئەنجومەنی ئاسایش کە دیارە سەربێشێتی نیشتیمانی کوردستان بێبەریبوونی خۆیان و بێ ئاگای خۆیان لەو بەیاننامەیە دەربڕی ئەمە ینی چی دروست دەکات لە هەرێمی کوردستان بە تایبەتی کە ئەمانە ئەچێتە ناو هاوڵاتی بێمتمانەی تا چەند دروست دەکات بەدڵدەیە خۆی بنتمانەکە دروست بووە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە کارێک بکەین کە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە ئێمە نامانوێت بێمتمانەیە لێنەوە حەزبە سەرچەکانی هەرێمی کوردستان و لە ناو کۆمەلگای سیاسی هەرێمی کوردستانە دروست بێت ئەمە ڕنگدانەوەی زۆر خراپیە بێت بەڵام لەم حاڵەتی ئێستا دروست بووە ئەبێت هەموو لایەنەکان کار بکەن بۆ چارەسەرکردنی ئەم بێمتمانەیە و ئەمەش بەوە نابێت کە هەر حەزبەکان بە یەکەوە دابنیشن و بڕیار بدەن و بڕیارەکان جێبەجێ نەکرێت ئەمە بەکردەوە ئەبێت کاری بۆ بکرێت ئەبێت کار بکەین بۆ پێش هەموو شتێک کار بکەین بۆ جێڕانەوەی متمانەی هاوڵاتیان بە دادگاکانی خۆمان ئەبێت دادگاکانمان سەربەخۆ بن ئەبێت هاوڵاتیان لەسەر ڕادەربڕین نەگیرێن و ئەمە ئەگەر ئێمە دەستورێکمان هەبایە ئەم دەستورە ئەو مافی ئەدا بە هاوڵاتیان بەڵام کێشەکە لەوەدایە کە تا ئێستا هیچ دەستورێکمان نییە و هەروەها بێمتمانەیە کە لەلایەن هاوڵاتیانەوە بە دادگاکان بڕیارەکانی دادگاکان لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە کەوتونەتە ژێر کاریگەری سیاسەتەوە و ئەمە کارێک واکات کە نەتوانرێت پەرە بە مافی هاوڵاتیان بدرێن لە هەموو حاڵەتێکدا ئەتوان بۆ جۆرە سەیری مەسەلەکە بکەین یەکەمین هەنگاو بۆ پاراستنی مافی مرۆڤ پاراستنی ئازادی دادگاکانە و ئەمە مەسەلەیەکە هەرە بێت مەبدایەکی سەرچیە مەبدایەکی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەمە مافی هەموو هاوڵاتیەکە کە حاکمێک لە شوێنی خۆی بێت بە وجدانی خۆی کار بکات و بە پێی یاساکان و نەکەوتێک ژێر کاریگەری ئەو فەرمانانەی کە لە دەرەوە بۆی دێت زۆر باشە ئەوە تێبینیەکەن لە هەرێمی کوردستان کە ئەمە ئێستا هەیە کە بە پێی بڕیاری حەزبێک یان لایەنێک یان کەسێک هەندێک لە دادگاکان بجوڵێنەوە لە ڕابردووە تاکو ئێستا ئەمە خۆی کات خۆی لە عێراقا دادگای سەربەخۆ نەبوو دادگا موسەیەس بوو یعنی ئەمە هی ڕژێمە تۆتالیتارەکان ڕژێمە نادیموکراتەکانە بۆ ئەمە لە هەرێمی کوردستانە هەوێت هەر بۆ نمونە کاک مەلا بەختیار کەیسێکی هەیە 7 ساڵە لە هەولێرە و تا ئێستا لەبەر ئەوەی تەسیس کراوە لەبەر ئەوەی دەستێوەردانی دەرەچی هەیە تا ئێستا یەک هەنگا بۆ پێشەوە نەچووە لە کاتێککە کەیسەکە کەیسێکی زۆر گەورە نییە کەسێکی سادەیە پێم وایە کاری بۆ بکرێت بەمانجێک دوومە کۆتایی پێدێت ئەوە هەر بۆ نمونە زۆر باشە کاک فەرید ئێستا هەرێمی کوردستان لە ناو جێژاوێکە مەسەلەن کۆمەڵێک قەیرانی هەیە قەیرانی دارایی هەیە قەیرانی کۆمەڵایەتی و قەیرانی سیاسیشی هاتە سەر یەکێتی و پارتی کە دوو هێزی سەرچین ئستا بە تایبەتی دوێنێ تەسعیدێکی زۆر گەورە هەبوو هاوڵاتی تا ڕادەیەکی زۆر ترساندووە ئەم بابەتە ئەمە ئەکری بە پێشهاتێکی نوێ بێ کە بڵێن یەکێتی تر نقطە بۆ کۆمەڵێک ڕستەی پارتیدا ئەنێ یاخود ئەبێت چۆنی مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتانیا بکرێت یان لە هەموو حاڵەتێکدا هەر گرژێک لە نێوان دوو لایەنە سەرچەکەی هەرێمی کوردستان کاریگەری خراپەیە بێت ئەبێ کار بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکان بە دڵنیاییەوە ئەگەر بیر لە کێشە گەورەکان بکەینەوە کێشە گەورەکان لە کێشەی زۆر بچووک دەستی پێکرد بەڵام دواتر چەند ساڵێکی خایند و کارەساتی گەورەی لێکەوتەوە و خەڵکیشتیا کوژرا ئێمە ئەزمونێکە بێت لە بەرچاومان بێت یان لە هەرێمی کوردستانی من بۆ قۆناغەدا تێپەڕیون نابێت ئەمە دووبارە بێتەوە ئەوەندە پێمان بکرێت هەوڵ دەیندان بە خۆمانە بگرین بەڵام ئەودان بە خۆدانە دانە بۆ ئەوەیە کە کێشەکە تەشەنە نەکات بەڵام بەرامبەر بە هەوڵدان بۆ ڕێگرتن لە تەشەنەکردنی کێشەکە ئەبێت هەوڵیش هەبێت بۆ چارەسەر زۆر باشە کەواتە ئێستا بین و سەر مەسەلەی بیرۆڕای ئازاد قسەیەکێ لە چەند ڕۆژی ڕابردوودا لەگەڵ هاتنە بەسەر حکمی مەسەلەن جۆ بایدن پەیوەندی پێشتر لە سەردەمی دۆناڵد ترامپا مەسەلەن پەیوەندی ئەمریکا و سعودی پەیوەندیێکی زۆر باش بوو بەڵام لەگەڵ هاتنی جۆ بایدن و دموکراتەکان مەسەلەن جارێکی تر مەلەفی خاشقچی هاتوتەوە پێشەوە جارێکی تر مەسەلەن ئەمریکا داوا لە سعودی ئاکا کە وێڕای ئەو هەموو علاقە اقتصادی بە قوتەی هێشیانە داوای لێکە کە
چەند ئازادی ڕادەربڕین و نارەکانیان بەو شێوەیە یاخود ئەوانەی کە ڕۆژنامە نووس و ڕەخنەگرن بەو شێوەیە لە ناویان نەبن. ئەمە بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە، مەسەڵەن ئەمریکا سەرنجێکی لەو زۆرەیان بە پەیوەندیەکانی بچێتەوە لەگەڵ هەرێمی کوردستان. من پێم وایە ئەمە لە ئەمریکا ڕنگدانەوەی خراپێتەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوئدات کاریگەری خراپێ بێت لە تێڕوانینی ئەمریکا ئەمریکیەکان بە تایبەتی لە سەردەمی ئیدارەی بایدنە. ئەگەر ترامپ وایە هیچ کێشە نەبوو، ینی کاریگەری خراپی نەبوو، چکە ترامپ مەسلەی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین بەشێک نەبوو لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا، بەڵام لە سەردەمی بایدنە پاراستنی مافی مرۆڤ، پاراستنی دیموکراسی، پاراستنی ئازادی دادگاکان بەشێکە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا. ئەمە ڕەنگە چەند وتارێکی لە ئەمریکا بڵاو کرابێتەوە لەسەر ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەقاومێت بڵاو کراوەتەوە. ئەمە پێم سەیرە ئەمە تەرجەمە نەکراوە، بەڵام وەکو هەواڵ لە هەندێک شوێنە هەر بڵاو کراوەتەوە. ئەوەی ترامپ ئەوەی ئەمریکیەکان نووسیوانە کاکفەرید، بەڵێ ئەمریکیەکان خۆیان نووسیانە بەشێک لەو ئەمریکیانە هەندێکیان لە نەوەدەکانە لە هەرێمی کوردستان بوون، لە زانکۆی سلێمانی دەرسیان وتۆتەوە کاریان هەبووە. لەبەرەوە ئاگاداری بارودۆخی هەرێمی کوردستانن، جگەلەوەی کە کۆنسولگەری هەیە، کۆنسولگەری لە هەر وڵاتێکە راپۆرتی هەیە بەرزێک کاتە بۆ وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە. لەبەرەوە بەدڵنیایە و ئەمریکیەکان و هەموو ئەوروپیەکان و هەموو وڵاتانەی کە کۆنسولگەریان لە هەرێمی کوردستان و لە عێراقا هەیە ئاگاداری بارودۆخی هەرێمی کوردستانن. بەدڵنیایە کاریگەری خراپی لەسەر ناوبانجی هەرێمی کوردستان ئەبێت. هەر بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان وامزانام لە کابینەی پێشوو بوو ئێستا شەرماوە بەڕێوەبەراتیەکی هەیە، دەستگایەکی هەیە بە ناوی وەڵامدانەوەی راپۆرتەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان. هەر ئەو ینی زۆربوونی راپۆرتی کە بە خراپ باسی هەرێمی کوردستان دەکات کارێکی وای کردووە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەراتیەک یاخود دەستگایەک دروست بۆ وەڵامدانەوە. هەموو جار هەر باس لەوە یەک کلێشەیە ئەوەی کە ئێوە باسیەکەنەوە زێدە ڕۆیە شتیوا لە هەرێمی کوردستانە نەقەومەوە. ئەگەر ڕوشدابێتەوە حکوومەتی هەرێم بە هەموو شێوەیەک هەوڵەدات چارەسەر بکە. هەموو راپۆرتەکان ناوەڕۆکی وایە نکوڵی لە ڕووداوەکە ئەکات و پاشان هەوڵی ئەوە ئەدات بڵێت ئەوە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە بە پێوەرەکانی مافی مرۆڤ و چارەسەری مەسەلەکە ئەکات و تا ئێستا هیچ شتێکی چارەسەر نەکرەوە. باشە کاک فەرید، دۆخی هەرێمی کوردستان چۆنە بینیت لە ئێستا بە تایبەتی لە ناو ململانەی تورکیا و ئێران و بەشێک لە شیعەکان کە مەسەلەن ئێران پاڵپشتیانەکات و لە سیاسەتی تازای ئەمریکای و بە تایبەتی ئێستا دۆخی هەرێمی کوردستان تعریفەی جەنابەت بۆی چییە؟ ئەوە کە باس کرد لە نێوان ئێران و تورکیا پێ وایە ینی بەمانای وشە ململانەیەک نییە، گەورەیە بچووک لە نێوان ئەم دوو وڵاتێ لەسەر هەرێمی کوردستان. بەڵام بەرژەوەندی هەیە لە شێوەی مامەڵەکردن لەگەڵ عێراق بە شێوەیەکی سەرەکیە. بۆ نمونە بیر بۆ ئەوە چێت کە ڕەنگە سونەی عێراق پەیوەندی باشی لەگەڵ تورکیا هەبێت، شیعی عێراق پەیوەندی باشی لەگەڵ ئێرانە هەیە. ئەم دوو دەوڵەتە ئەتوانن کاریگەریان هەبێت لەسەر مەسەلەکە، بەڵام لەبەرەوەی تورکیا پەیوەندیەکەی زۆر بەهێز نییە لەگەڵ سونەکان زۆرتر بەلای کەندا و بەلای ئوردون و ئەوانەیە داعشێنن. ڕەنگە کاریگەری تورکیا لەسەر مەسەلەکانی عێراق زۆر کاریگەر نەبێت، تەنها کاریگەریەکەی یاخود مەسەلە سەرێکیەکەی ئەوەی کە ئەوان ئەڵێن کاریگەری خراپی لەسەر ئاسایشی نەتەوەی تورکیا هەیە زۆرتر پەیوەندی بەوە هەیە کە ئەڵێن سنووری عێراق یاخود خاچی عێراق و لەوانە خاچی هەرێم ڕەنگە بەکار بێت دژی سنووری تورکیا و ئەمەش کراوەتە بیانوو بۆ ئەوەی کە ناوبەناو هەندێک شوێن بردووانەکرێت ناوبەناو هەندێزار هێرشی زەمینی تیا ئەکرێت هەندێک زار لەشکرد کێشی بۆ سەر هەندێک شوێن ئەکرێت. ئەمە بەدڵنیایە و کاریگەری خراپی لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ بەجێ دێڵێت و ئەمەش پێویستە خۆی چارەسەری بۆ بدۆزرێت و بەڵام چارەسەرێک بێت کە بتوانرێت ئاشتی و ئاسایش و متمانە لە نێوان لایەنەکانە دروست بکات. بەڵێ کاک فەرید مەسەلەی ڕێکەوتنێکی تورکیا زوو باسی ئەوکە لە پڕ شێوەیەک خۆمانەکەین بە شنگال لە چینە شنگال
شنگال ئێستا بۆ بە محوەری ململانەیەکی تازەوە ڕێکەوتنی چیە لەناو حکوومەتی هەرێمە حکوومەتی بەغدا بۆ ڕێخستنەوەی دۆخی شنگال ئێستا شنگال بۆ بە چەقی ململانەیەکی تر ئەمە بەرژەوەندیە یاخود مەسەلەن تورکیا ئێوە سنوورەکانی پارێز یاخودەیە بۆ بیانەوە نزیکتر بێتەوە لە مووسڵ کە زوو باسیە ئەگەر سەیری نەخشەکە بکەین نەخشەی باکووری عراق بە شێوەیەکی گشتی شنگال زۆر دوورە لە سنووری تورکیا ینی کاریگەری زۆر خراپی لەسەر تورکیا نییە ئەوەی کە باسیەکات ئەگەر بڵێن ڕەنگە سنووری عێراق تورکیا کاریگەری هەبێت بەڵام بە دڵنیای بە شنگال کاریگەری نییە لەسەر ئاسایشی تورکیا لە هەموو حاڵەتێکدا تورکیا خۆی یان وەکو ئەڵێن تەزدیری مەشاکلی خۆی ئەکات یان کۆمەڵێک کێشە لە تورکیا هەیە ئەم ئەوێت بیباتە دەرەوە لە خەڵک مەژبوڵ بێت و لە هەموو حاڵەتێکدا ئەو کێشانەی کە تورکیا ئەوێت لە دەرەوەی سنووری خۆی دروستی بکات پەیوەندی بە ناوخۆی وڵاتەوە هەیە ناوخۆی تورکیاوە هەیە لەبەرەوە ئەکرێت ئەم کێشانە بە شێوەیەکی تر چارەسەری بۆ بدۆزرێتەوە وەکو ئەوەی ئێمە هەموو جار باس لەوەکەین کە پارتی داد و پەرەپێدان کە هاتە سەرکار سیاسەتێکی زۆر گونجاوی هەبوو سیاسەتی سفرکردنی کێشەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێ ئێستا ئەگەر سەیری دراوسەکانی تورکیا بکەیت سفر نییە هەموو لەگەڵ هەمووانە پەیوەندێکی گرژی هەیە ئێمە لەگەڵ ئەوەین تورکیاشان دەدەین و پێشمان خۆشە کە تورکیا بگەڕێتەوە بۆ سیاسەتی سفرکردنی کێشەکانی ئەو کاتە دەرفەتێکی زۆر بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان دروستە بێت پێت وایە گرژێک لە شنگال دروست بێت مەسەلەن ببێتە ململانەیەک یان خۆی تورکیا ڕەنگە بیر لەوە بکاتەوە کە هێرش بکاتە سەر شنگال بەڵام سەر سنوور جیاوازە لە شنگال بێگومان من پێم وایە حکوومەتی عێراق حەشدی شعبی سوپای عێراق وەزارەتی بەرگەری عێراق ناتوانێت بێدەنگ بێت بەرامبەر هەر شێک بۆ سەر شنگال ئەگەر خۆی بێدەنگ کرد بێت لەسەر هەندێ ناوچەی سەر سنوور ناتوانێت لە مەسلەیە بێدەنگ بێت زۆر باشە کەواتانی ئەوە ئەگەرێکی کراوەیە مەسەلەن شەڕێک دروست بێت یاخود خۆی وەکو ئەگەر هەیە بەڵام تا ئێستا هیچ ئامادەکاریەکی زۆر گەورە نەکراوە بۆ نمونە ئەگەر مەسەلەکە لەشکر چێشی بێت وەکەوەی لە گارا کرا ئەو مەسافەیەکی زۆری ئەوێت لە سنووری تورکیاوە تا شنگال ئەوە ئەبێت لەشکرێکی زۆر گەورەتر بێت لەوەی گارە پێم وایە ڕەنگە دا ئەوەندەی ئەو لەشکرەی کە شەڕی کرد لە چایگارە ئەبێت دا ئەوەندە بێتە شنگال بەڵام ئەگەر مەسەلەکە هەندێک هێرشی ئاسمانی بێت ئەوە تورکیا هەر کاتێک ویستی بێتی ئەوەی کردو و زۆر زاریش شنگال لە هەندێک شوێنە هەر بردومان کراوە ڕەنگە حکوومەتی عێراق و کاتە بێدەنگ بوو بێت بەڵام پێم وایە ئەمجاریان ئەگەر لەشکر کێشێکی فراوان بێت بۆ گرتنی شنگال یاخود دروستکردنی شەڕێکی ڕەنگە هەفتەیەک دو هەفتە سێ هەفتە بخانێت حکوومەتی عێراق ناتوانێت بێدەنگ بێت بەڵێ دۆخی عێراق کاک فەرید لە ئێستا چۆنە بینیت ئایا عێراق ئەتوانێت لەناو هەموو ململانە نێو خۆیەدا و لەناو ئەو بەرژەوەندیان کە بە ڕێزی شت باست کرد بتوانێت لەسەر پێی خۆی بۆستێت و ئاراستەیەکی ئارام دۆزێتەوە ئێمە کە سەیری دۆخی عێراقەکەین و سەیری دراوسەکان و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەین لاوااسترین دەوڵەت لە ناوچەکەی ئێستا بە دڵنیایەوە عێراقە تەنانەت ڕەنگە سووریاش دۆخی باشتر بێت بەهۆی ئەوەی کە سووریا هەندێک پشتیوانی نێودەوڵەتی هەیە دەوڵەتێکی وەکو رووسیا پشتیوانێتی و سنوورێک دائەنێت بۆ شکانی ڕژێمی سووریا بەڵام عێراق تەنانەت ئەوەشی نییە یان هیچ دەوڵەتێکی دیاریکرا و نییە پارێزەری دەوڵەتی عێراق بێت و عێراق ئێستا زۆرتر پشتی بەخۆی بەستەوە بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکان کێشە ئەمنیەکانی کەمتر پشتی بە وڵاتانی دراوسێ و هێزە نێودەوڵەتیەکان بەستووە بەڵام لاوااسترین دەوڵەت گرشترین دەوڵەت کە زۆرترین کێشەی تیابێت بە دڵنیایەوە عێراقە بەڵێ کاک فەرید پێشەوەی کە کابینی حکوومەت لە ئەمریکا بگۆڕێ کۆمەڵێک وڵاتی عەرەبی کە پێشتر ئیسرائیلیان بە دوژبنێکی سەرەکی دانا مەسەلەن زۆرێک لە زۆرەکان چوونە ناو هاوپەیمانەتێکەوە هەندێک وڵات بنهێنی هەر هەیەیان بۆ وڵاتە عەرەبیەکان بەڵام هەندێکیان لەم بابەتە ئاشکراتر بوون ئەمە چ گۆڕانکاریەک لە نەخشەکە دروستەکەیان ئیتیزاهی ململانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن چۆنیە گۆڕێ ئەمە گۆڕانێکی استراتیژی زۆر گەورەیە لە ناوچەکە
ینی چەند دەوڵەتێک هەمویان دژمنی یەکتر بوون بڵێن لەگەڵ ئیسرائیلە چەند دەوڵەتێک ئیسرائیل بوون بڵێ ئێستا ئەو دژمناتیە بۆتە دۆستایەتی یاخود بۆتە چۆتە قۆناغێک کە شەڕیتیانە یاخود یەکتر بە دژمن دانانێن ئەمە هەنگاوی یەکەمە بۆ هەندێک هاوپەیمانی تر یاخود پەرەپێدانی پەیوەندیەکانی نێوانیان ڕەنگە بەشێکی پەیوەندی بە دۆخی ناوچەکەەوە هەبێت چونکە هەردوو لە پێویستیان بۆەوە هەیە کە هەنگاوێک بچن بۆ پێشەوە دۆخی شەڕ و گرژی و شەڕ تێپەڕێنن بتوانن قۆناغێکی ئارام لە نێوانیانە دروست بکەن بۆ نمونە ئیسرائیل ئەتوانێت بەشێکی زۆری کێشەکانی خۆی چارەسەر بکات بۆی کە دۆستایەتی هەبێت لەگەڵ سعودیە بۆ نمونونەکەت خۆی ڕەنگە ئێستا شەڕوا بێت ئیسرائیل ناچار بوو نەوت لە فەنزوێلا بکڕێت چونکە هیچ دەوڵەتێک نە ئێران نە سعودیە نە وڵاتە عەرەبیەکانی تر نەوتی پێ نەئەفرۆشت ئێستا ئەمە یەکێکە لەو کێشانێک کە ئیسرائیل توانیوەتی چارەسەری بکات هەردوو لە قازان دەکەن لە هەندێک ڕۆوە بەڵام بە هەمان شێوە ڕەنگە لە هەندێک ڕووشەوە زیانی بۆ هەردوو لە تیابێت یان بۆ نمونە ئێستا ئایندەی ئیسرائیل ئایندەیەکی زۆر ڕوو نییە بەقەت ئەوەی کە جاران ڕوون بوو ئەم بۆ نمونە ئێستا ئەو متمانەیە کە لێنوان گەل و سوپادا هەبوو وەکو جاران نەماوە ئەو متمانەیە کە لە نێوان گەل و دەستەبژێری سیاسی ئیسرائیلە هەبوو ئێستا لە ئارادانی ئێستاش ڕەنگە سەرۆکێک و چەند سەرۆکوەزیرانێک لە ئیسرائیل لە زیندانا بن بە تۆمەتی گەندەڵی یان ئەگەر مەسەلەکە بەو جۆرە بڕوات ڕەنگە لە ماوەی 10 ساڵی تر ئیسرائیل ببێت بە دەوڵەتێکی جیهانی سێ ئەوەندە کێشەیە دروست بووە و ئەوەندە جیاوازی لە تێڕوانینەکانە هاتووەتە دی جگە لەوەی کە ئیسرائیل هەمیشە لە ناوەندێکی یان لە دەوروبەرێکی دژمنە ژیاوە ئێستا گەر بتوانێت پەیوەندیەکانی لەگەڵ دەوروبەری خۆی ئاسایی بکاتەوە کێشەکە تەنها مەسەلەی فەڵەستین ئەمێنێتەوە و ئەمەش خۆی لە خۆیدا ببێ مانەوەی بێ چارەسەر کاریگەری زۆر خراپی لەسەر ئیسرائیل و پەیوەندیەکانیشی بەڵێ عێراق لەم دۆخەیە بەرژەوەندی عێراق لە چیە لەم هاوپەیمانەتیانە خۆی عێراق لە سەرەتاوە هەر بەرژەوەندی هیچ لە مەسەلەکەدا نەبوو چونکە ئەو دەوڵەتێک نییە کە دراوسەی ئیسرائیل بێت بەڵام سیاسەتی دەرەوەی عێراق لەسەر بنەمای عروبە و بیری نەتەوەی و ئەو شتانە کاری چوای کردبوو عێراق تێوە بگرێت لە مەسەلەکەیە ئێستا لەم هەلومەرجەی ئێستادا بە دڵنیایەوە عێراق دوورە لە مەسەلەکە هیچ پەیوەندی بە مەسەلەکەەوە نییە و ناتوانێت هیچ شتێک بکات و ناتوانێت هیچ کاریگەری هەبێت لەسەر ئاشتی ئیسرائیل و وڵاتانی تر یاخود شەڕ لە نێوان ئیسرائیل و وڵاتانی تر ناتوانێت هیچ شتێک بکات ئێستا عێراق هەر سەرقاڵی واردۆ خۆیەتی وەکو سووریا لێ هاتووە سووریاش ناتوانێت شەڕ لەگەڵ ئیسرائیل بکات و لە هەمان کاتیشە دەرفەتێکی وای بوونە ڕەخساوە کە ئاشتی لەگەڵ ئیسرائیل بکات بەڵام کێشە گەورەکە ئەوەی کە ئێستا لە ئارادای ئەوەیە ئەمانە لەگەڵ ئیسرائیل ئاشتە بنەوە بەڵام نرخی ئاشتیەکە چییە؟ یان بەنسبەت وڵات تێکی وەکو سعودیە نرخی ئاشتیەکە چییە یاوەکو ئیمارات ئەمانە لە بنەمادا بۆ ڕوونە ئیمارات هەر پێویستی بە ئاشتی نییە لەگەڵ ئیسرائیل ئەوەندە دوورە لە ئیسرائیلەوە هیچ کێشەیەکی لەگەڵ ئیسرائیلە نەبووە ڕەنگە سعودیە سنوورێکی هەبێت لەگەڵ ئیسرائیلە بەڵام یەک پۆلیسی نزیکە ئەو سنوورە نەبووە و هیچ کات بەشداری نەبووە لە هیچ شۆڕێکە لەگەڵ ئیسرائیل ڕەنگە بە دارایی دامی فەڵەستینیەکانی کردبێت یاخود دامی هەندێک وڵاتی کردبێت بەڵام بە شێوەیەکی سەرەکی ئەم بە بەراورد لەگەڵ مصری کۆنی زەمانی جەمال عەبدولناسر لەگەڵ سووریا یاخود لوبنان دوور بووە لە مەسەلەکە کاک فەرید پێ دوایە جەم سەربەندێکی تازە دێتە ئاراوە لە وڵاتانی ناوچەکە جەم سەربەندی عسکەری ڕەنگە نەیەتە دی تۆزێک زەحمەتە بەڵام جەم سەربەندی سیاسی بە دڵنیایەوە دێتە دی بە تایبەتی کە هەمویان بڵێن ئیسرائیل دەوڵەتێکی وەکو ئێران بە دژمنی سەرەکی خۆی دائانێت هەرچەند هیچ سنووری هاوبەشیشیان نییە بەڵام ئیسرائیل سنووری لەگەڵ لوبنانە هەیە و لە لوبنانە حەزبێکی بەهێز هەیە ناوی حەزبوڵایە کە سەر بە ئێرانە و پەیوەندی دۆستانەی لەگەڵ ئێرانە هەیە ئەمە کارێکی وای کردووە سیاسەتی دەرەوەی ئیسرائیل
چەند کار بکات بۆ تێکشکاندنی حەزب الله ئەوەندەش هەوڵەدات کار بکات بۆ تێکشکاندنی ئێران جگە لە مەسەلەی ئەو کوورە ئەتۆمی کە ئێران دروستیەکات ئەمەش یەکێکە لە فاکتەرەکانی گرژی ئەوەی تریانە ئاشتێکی بێ نرخە یعنی شتێک نییە بەرامبەر بە ئاشتیەکە عەرەبەکان ئێستا بیر لەوەکەنەوە ئەڵێن ئێمە دەست بە شخەریەکمان هەبوو لەگەڵ ئیسرائیلە بە ئەمە بێنینە پێش یاخود باس لەوەکەن کە بڕیارێکی نێودوڵەتی هەیە سەبارەت بە پێویستی کشانەوە ئیسرائیل لەو شوێنانەی کە داگیری کردووە ئەنجە دواتر ئاشتی بۆ مەسەلەکە بکرێت بەڵام زەرمەندی سەرەکی لەم مەسەلەیەدا فەڵەستینیەکانە ئەمە ڕەنگە لەگەڵ تێڕوانینی بایدن نەگونجێت یان بایدن لەگەڵ ئەوەیە کە ئەو ئاشتیە بێتە دی لە نێوان وڵاتەکانە بەڵام لە هەمان کاتیشە ئەبێت هاوکات لەگەڵ ئاشبوونەوەی عەرەب ئەو عەرەبانی کە یانوت لەگەڵ ئیسرائیل ئاش ببنەوە هاوکات لەگەڵ پرۆسەی ئاشبوونەوەیە ئەبێت ئاشتیەک لە نێوان فەڵەستین و لە نێوان ئیسرائیلیشا بێتە دی ئەم ئاشبوونەوەی نێوان عەرەب و ئیسرائیل مەسەلەی فەڵەستینی فەرامۆش کردووە و ئەمە کاریگەری خراپ لەسەر خودی ئاشتێکە بەجێ دێڵێت بەڵێ کاک فەرید بینەوە نزیک بینەوە لە عراق و هەرێمی کوردستان ئێستا ململانەیەکێت ئێستاوای لێ هاتووە هەرێمی کوردستان هەموو بابەتەکانی بۆ بەڕێکەوتن لەگەڵ بەغدا لەسەر بڕەپارێک پێت وایە مەسەلەن بەرژەوەندی تورکیا و ئێران یاخود کۆمەڵێک بابەتی تر کاریگەری هەیە لەسەر پەیوەندی هەرێم و بەغدا یاخود پەیوەندی بە چیترەوە هەیە بە تێڕوانی بەڕێسا ئەمە پێش هەموو شتێک یان پەیوەندی بە خودی هەرێمی کوردستانەوە هەیە هەرێمی کوردستان لە سەردەمێکە مامەڵی لەگەڵ عێراقا کرد کە عێراق خۆی خنکابوو لە کۆمەڵێک جێژاوە ئێستام جێژاوانە بەشێکی ماون تا ئێستا بەڵام وەکو جاران نییە حکوومەتی عێراق توانیوەتی بەشێکی چارەسەر بکات ئەمە یەک دومیان ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە هەرێمی کوردستان هەرێمێکی تۆکمە بوو بەهێز بوو قەرزار نەبوو گەشەیەکی ئابووری لە هەرێمی کوردستانە هەبوو گەشەیەکی پیشەسازی هەبوو کێشەیەکی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستانە هەبوو بژانەوەیەک هەبوو لە هەرێمی کوردستانە ئێستا ئەم بژانەوەی نییە لەبەرەوە بەغدا مامەڵە لەگەڵ هەرێمێکی لاواز ئەکات ئێمە چۆن ئەو کاتە بژانەوەیەک هەبوو هەرێمێکی بەهێز هەبوو ئێمە مەرجەکانی خۆمان بەسەر بەغدای ئەسەپاند ئێستا بەغدایەکی بەهێزتر هەیە ئەو مەرجەکانی خۆی بەسەر ئێمە ئەسەپێنێت یاخود هەوڵەدات بیسەپێنێت ئەوەی کە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە ئەوەندەی پێمان بکرێت پەیوەندیمان لەگەڵ بەغدا باش بێت بەڵام لە هەمان کاتیشە کار بکەین ئەوەندەی لە توانامان دەبێت مافەکانی هەرێمی کوردستان بەپێی دەستور بەپێی ڕێککەوتن لەگەڵ بەغدا بپارێزین بەڵام بە دڵنیایەوە بەغدا ئەوەی بیر نەچووە کە ئێمە کاتێک نەوتمان دەرهێنا و کۆمپانیەکانمان هێنا و ڕێککەوتنەکانمان واژۆ کرد پرسمان پێ نەکردووە و ئەوان هەر لە سەرەتاوە دژی ئەم مەسەلەیە بوون ئەی پەیوەندی بە بەرژەوەندی نێوان ئێران و تورکیا و یان زەختی ئێران وانەوە نییە مەسەلەن بۆ نمونە ڕەنگە ئەو مەسەلەیە زۆرتر لە بەرژەوەندی تورکیادا بێت چونکە تورکیا پێم وایە حەز ناکات یاسای نەوت و گاز هەبێت چونکە ئەو کاتە هەرێمی کوردستان بێ پێوی پابند بێت و حەز ناکات هەرێمی کوردستان ڕێ لێ بگیرێت لە ناردنە دەرەوەی نەوتەکەی خۆی نەوتی خاوی خۆی لەبەرەوە ڕەنگە ئەو زۆر دەست لەم مەسەلەیە وەرنەدا چکەمە ئەم دۆخی کە ئێستا لە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدادا لە ئارادای ئەمە زۆرتر لە بەرژەوەندی تورکیادایە ئێرانیەکان زۆر پێم وانە زۆر بێنە ناو مەسەلەکە یان ئەوانش هەر کۆمەڵێک کێشەی گەورەیان هەیە هەم لە ناوخۆ بەهۆی ئەم سزانەوە کە بەسەر ئێرانە سەپاوە هەم بەهۆی ئەو قۆناغی کە ئێستا لە ململانێ قۆناغیش تازە هاتوۆتە ئاراوە لە نێوان ئێران و ئەمریکا و ئێران و سعودیەکانەوە و ئێران و ئیسرائیلیش لەبەرەوە پێم وایە ئەوان زۆرتر سەرقاڵی ئەم مەسەلەیان بەڵێ کاک فەرید ینی بەڕێزت باست کرد کە هەرێمی کوردستان ڕووی لە کۆمەڵێک بژانەوە کرد بوو و کارتەکانی بەهێزتر بوو ئەم بژانەوانە بۆچی وەستا مەسەلەن فاکتەرە سەرچەکان کامانە بوون کە وەستا فاکتەرە سەرچەکان بریتە لەوەی کە بە بۆچوونی من نەبوونی بەرنامەیەکی پتە بوو داهاتێکی زۆرە هاتە هەرێمی کوردستان نازان چی بەسەر هەت ڕاستە توانی ئەو بژانەوەی دروست بکات بەڵام لە پڕ بژانەوەکە کۆتایی هاتی هەر بۆ نمونەیەکە هێنمەوە یان کە وڵاتێک داهاتێکی زۆری بۆ دێت هەمووی سەرف ناکات هەر ئەی هێڵێتەوە بۆ ڕۆژێشتر واتە ئەبێت احتیاتی استراتیجی هەبێت
ئێمە احتیاتی استراتیجیمان هیچ کات نەبووە لە پارە ئەم بۆ نمونە کە کارمەندێکی حکوومەتی هەرێم موچە وەرەگرێت هەر چەند دەکەوێت موچەکە ئەبێت بەشی 30 ڕۆژی بکات ناچێت بە 5 ڕۆژ سەرفی بکات ئەوایە حکوومەتی هەرێمی شەروا بکات ئەو داهاتەی کە ئەهات نەبوایە هەر سەرفی بکات هەر چۆنێک بێت ئەوایە شتێکی لانیکەم لە سەدادا لە سەدا 20 بیهێڵێتەوە بۆ نمونە بەشێک لە وڵاتان بەتایبەتی وڵاتێکی وەکو نەرویج زۆر بە شێوەیەکی بەرپرسانە مامەڵیان لەگەڵ مەسەلەی نەوت کردووە بۆ زۆرە مامەڵیان لەگەڵا کردووە کە ئەم نەوتەی ئەوان بەو شێوە سێدەکە ئەم نەوتەی کە ئێمە دەری ئەەکەین ڕاستە ئێمە سوودی لێوەرەگرینی و ئەبێتە پارە و داهات و ئەتوانی خۆوانی وڵاتەکەمانی پێبوو بۆ ژێنینەوە بەڵام لە هەمان کاتیشە ئەمە نەوتی نەوەکانی داهاتوشە نەوتی ڕۆڵەکانی ئێمەشە ئەبێت ئەم داهاتە بەشی ئەوانیش بکات و بمێنێتەوە بۆیان لەبەرەوە داهات سنووقەچیان داناوە سنووقی نەوەکانی پێ ئەوترێ بەشێک لە نەوتەکە دەرەکەن ئەیفرۆشن و لە داهاتەکەی بەشێک هەڵەگرن بۆ نەوەکانی داهاتوو ئەڵێن ئەمەتە ڕۆژە لە ڕۆژان کۆتایی دێت ئەینەوەکان بەچی بژینەگەروا بێت ئەوان ئەڵێن ئەو داهاتیان هەیە ئەتوان سوودی لێ وەربگرن ئەمە هەستکردنە بە لێ پسراوەتی ئەوایە حکوومەتی هەرێمیش هەر لە سەرەتاوە بۆ زۆرەیە بیری بکردێتەوە کوردستان بە زۆرە شترە و کۆی باسەکەم 22 میلیارد دلار قەرزار بێت نەوەکانی داهاتوژە بە قەرزەکە بۆنە بە پێچەوانە ئەمە تعلیقێکی جوانە خۆی بەمە پرسیارێک بێت ئێمە کەواتە لە ڕووی استراتیژیەوە کە بەڕێستان وردن لەم بابەتانە نەوت بوو بە مای ینی باسە گشتەکەی باسە سیاسەکەی سیرکەین بوو بە مای پێشخستنی هەرێمی کوردستان و بەهێزکردنی هەرێمی کوردستان یا خۆت کێشە دروستکردن بۆ هەرێمی کوردستان ئێمە ینی ئێمە هەمیشە ئەبێت باس لەوە بکەین کە ئێمە دوو داهاتمان هەبووە ئەگەر بێت سەرڕاستی سێ داهاتیشمان هەبووە داهاتی یەکەمیان ئەو لە سەدا حەفدەیە کە لە عێراقەوە هات لە کاتێکە کە نرخی نەوت زۆر بەرز بوو لە سەدا حەڤەی داهاتەکە ئەهات بۆ هەرێمی کوردستان داهاتێکی زۆر بوو جگە لەوەی کە نەوتیش ڕەوانی دەرەوە ئەکرا داهاتێکی زۆر زیادیش ئەهات جگە لە داهاتی ناوخۆی کە زۆر بوو بۆ هەرێمی کوردستان زۆر داهاتمان هەبوو نەماتوانی سوودی لێ وەربگرین هۆی سەرچیش ئەوە بوو کە هیچ تێڕوانێکی استراتیژی نەبوو بۆ مەسەلەکان ینی وەکو ئەوە بێت کە داهات هەبوو ئەبێت بچیتە بازار و هەموو یەکسەر سەرفکەی هیچی نەمێنێت هیچ پیشە سازیەکمان لە هەرێمی کوردستان دانەوەزراند کە بتوانین لە کاتی قەیرانە بوێتە مای هێنانی داهات بۆ هەرێمی کوردستان بەداخەوە بۆ جۆرە سەیری مەسەلەکە کرا کە ئێمە بۆ بەرەو پیشە سازی بچین لە کاتێککە ئەتوانین بۆ پارە زۆرەی هەمانە چاکترین کاڵا بێنین بۆ هەرێمی کوردستان یان ئەوەیە مەسەڵێ لە کاتێکە زۆری وڵاتان بە شێوەیشتر بیت لەوەکەنەوە لەباتەوە ئێمە کاڵا بێنین با ئێمە کاڵایکی خراپ دروست بکەین بەڵام بە ئەزمون ئەتوانین وردە پەرەی پێ بدەین و بکەین بە کاڵایەکی باش باڵێ کاک فەرید ئێستا باز لەوە کرێت کە قواری هەرێمی کوردستان زۆر جار بە گوێ هاوڵاتیان دادرێکە قواری هەرێمی کوردستان بچووگەکرێتەوە نیەتەکەی بۆ بچووکردنەوەی قواری هەرێمی کوردستان بەڕێستان پێتان وایە ئەم نیەتە ئەگەر هەبێت لەکوێ هەیە استراتیزیەک هەیە لە پشتی ئەمنیێتەوە یعنی بە استراتیز کاری بۆ بکری یاخود تەنها دەست بادانێکی وەقتیە قوارە ئەگەر مەبەست لە قوارەکە سنووری جوگرافی بێت بە دڵنیایە ئەوە دەستکاری ناکرێت چکەوە یەک لابۆتۆ هیچ شێشەمان نییە ئێمە بە پێسەوانەوە ئەمانێت هەندێک لە ناوچەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستان ببن بە بەشێک لە هەرێمی کوردستان و بۆگەڕێنەوە ئەوەی کە ئێمە پێڵێن ناوچە جێناکۆکەکەن بەڵام بە دڵنیایەوە ململانی هەیە لە نێوان هەرێم و بەغدا ئێمە کات خۆی سوودمان لەوە وەرگرت کە بەغدا سەرقاڵی کێشە ئەمنیەکانە کۆمەڵێک مەرجمان بەسەرا سەپان کۆمەڵێک مەسەلەمان بەسەرا سەپان بۆ لەو قۆناغەدا بوو کە ئێمە توانیمان لە سەدا حەفدەکە پسە پێدین و لەو قۆناغەدا بوو کە ئێمە پرسمان بە بەغدا نەکرد و نەوتمان نرد و جۆمان لە ناڕزایی بەغدا نەبوو و زۆر بەلامەنەوە گرنگ نەبوو کە یاسایی فدرالی نەوت و گازیش دەربچێت بەڵام بەدڵنیایە ئێستا ئێمە داواکەن ئەڵێن یاساکە دەرچێت بەڵکو ئەمە سوودی هەوێت بۆ ئێمە و ئەو لە سەدا حەفدێش بەدڵنیایە کۆتایی هات یان ئێستا ڕەنگە لە سەدا سیانزە یا لە سەدا وەربگرین بڵێ لەبەرەوە بەدڵنیایەوە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە کارتەکانی لەدەستداوە کاری زۆر ئەوێت
تا هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە سەر ئەو قۆناغەی کە توانی بووی داهاتی هەبێت و ببوژێتەوە و بتوانێت وەکو هەرێمێکی بەهێز لەگەڵ بەغدا ململانێ بکات ئەگەر پێویستی بە ململانێ بوو. پێت وایە لە ئەو ململانێ بچووکە و ناخۆیانەی کە ئەیبینیت مەسەلەن هەموو ڕۆژە قەیرانێکی تر ئەمە دروستە بێتەوە ئەگەینەوە ئەو ڕۆژیان بەچی ئەگەین ینی بەچی ئەگەین بە دڵنیایەوە بە حکوومەتێک ئەگەین کە بتوانێت کێشەکان چارەسەر بکات مافی مرۆڤ بپارێزێت باوەڕی بە دیموکراسی هەبێت و باوەڕی بەوە هەبێت کە ئەو داهاتی کە دێتە بەردەستی ئەمە هی حزبێک نییە هی بنەماڵەیەک نییە هی خێڵێک نییە هی ناوچەیەک نییە هی یەک بەیەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و ئەبێت زۆر بە ئەمانەتەوە سەرفی بکات و بیر لە نەوەکانی داهاتوش بکاتەوە. ئەمە ئێستا بەدیەکرێت ئەوەی ئێستا بەدی ناکرێت بەڵام هیوادارم لە ئایندەیە حکوومەتێک بێتە سەرکار بەرزترین ئاستی هەستکردن بە لێپسراوەتی هەبێت. باشە کاک فەرید بنووک و یەکێتێک و پرسیارە لە بەڕێز ناکەم کە سکرتێری ئەنجومەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان توەشزانم فترێک بەهۆی تەندروستیەوە دابڕای لە کۆبنەوەکانی سەرکردایەتی بەڵام پێت وایە مەسەلەن ئێستا یەکێتی بە تایبەتی ئەو زۆنە لەمەوەی ڕابردووە کە بەڕێزت تەندروست باش نەبوو ئەنی خۆپشاندان کرا خەڵک شەهید کرا لە هێزانامەکان لە خۆپشاندەران گرجێکی زۆر هەبوو خەڵک نازێکی زۆر بەسەر یەکێتی ئاکەوە ڕخنەیتون لە یەکێتی ئەگرێکە ئەبێ مۆزعبەرە و ئیتیجاهێکی ئارام ببات یەکێتی چۆن ئەتوانم ئەم مۆزعبەرە دۆخێکی ئارام بۆ زۆر جاریش مەسەلەن یەکێتی تیهامەکرێبەوەی کە ئەوێت زیابوونەوە دروستکان ئەنی ئەم پرسیارە وەکو کاک فەرید وەڵام بات و نەگوەکو سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتی یعنی ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی پێمان کرابێت هەوڵمانداوە کار بکەین بۆ بەهێزکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کارکردنەش بە دڵنیایەوە لە بەرەوەی حکوومەتەکە حکوومەتێکی یەک حزبی نییە ینی یەک حزب ناتوانێت تێڕوانینی خۆی بسەپێنێت بەسەر لایەنەکانی ترە و ئەم حکوومەتە ئەبێت سیاسەتێکی هەبێت کە هەموو لایەنە بەشدارەکان بەشدار بن تێدا ڕۆڵیان هەبێت و ڕنگدانەوەی تێڕوانینی هەمووان بێت یان تێڕوانینی ئێمە ئەوەیە کە کار بکەین بۆ دروستکردنەوەی متمانە لە نێوان حکوومەت و لە نێوان هاوڵاتیانی خۆی ینی بە دڵنیایەوە خەڵک حەز ناکات بێتە سەر شەقام و جنێ بە حکوومەت بێت یان کارێکی خۆش نییە کە هەموو ڕۆژ بێتە سەر شەقام یاخود مان بگرێت و بێتە سەر تەلەڤیزیۆن یاخود لە داوای موچەی خۆی بکات یان ڕەنگ تەسەوڕەکەم حکوومەتی هەرێم تاکە حکوومەت بێت لە هەموو جیهان هەواڵی ئەوەی هەبێت کە 25 مانگ یا 26 یا 27 مانگ موچە دابش ئەکرێت هیچ حکوومەتێک لە جیهانە و پێم وایە لە مێژوشە نەبووە ڕۆژی دیاریکردنی ڕۆژی موچەی دیاری کردوێت بۆ نمونە من لە قۆناغێکی دیاریکرادا کارمەند بووم 25 مانگ یەکسەر موچە ئەهاتە ئەو شوێنە یەکسەر ئەچون موچەکەی خۆمان وەرەگرت یعنی تەنها ئەگەر ڕۆژی جومعە بووایە ئەکەوتە یا پێنجشەممە یا شەممە یان بە درێژایی لەوەتەی عێراق بۆ هەروە بووە وڵاتانی شەروە بووە یعنی وڵاتێک نییە لە جیهانەر کارمەند نەزانێت چەند وەرەگرێت و نەزانێت کەی موچەی وەرەگرێت تەنها هەرێمی کوردستان تاکە وڵاتە لە جیهانە کە ئەم دیاردەیەتە هەیە ئێمە ئەمانێت ئەو دیاردەیە نەمێنێت و چەند پێشنیارێکمان هەیە یەکێک لەو پێشنیارانە ئەوەیە کە مرکزیت لە هەرێمی کوردستان کەم بکەینەوە هەر بۆ نمونە ئێمە وەزارەتی شارەوانیمان هەیە با وەزارەتی شارەوانی مرکزیمان نەبێت هەر شوێنێک شارەوانی خۆی بەڕێوە بەرێت هیچ کێشەیەک نییە هەمان ئەو ئەرکێک کە وەزارەت ئەیکات ناوچەکان خۆیان جێبەجێەکەن یعنی ئەمە باش ئەو کاتە کەم بوونەوەی تۆڕەبوونی خەڵکیش لە حکوومەتی هەرێمی ناوەند کە حکوومەتی ناوەندیە لای ئێمە بڵێ ئەو کاتە کەمە بێتەوە ئەو کاتێک لەی لە شارەوانیەکەی خۆیە کات کە خزمەت گوزاری پێشکەش ناکات نەک گلەیەکە هەمووی ڕووی لە حکوومەتی هەرێم بێت کۆمەڵێک شت هەیە ئەتوانین بکەین بەڵام پێویستمان بەوە هەیە کە ئەو مرکزیەتەی کە ئێمە کاتی خۆی داوامانێکت کەم بکرێتەوە لە عێراق ئەوە لە هەرێمی کوردستان نەمێنێت ئێمە هەر خۆی یەکێ لە ئامانجەکانی بزوتنەوەی کورد بزوتنەوەی سیاسی و بزوتنەوەی چەکدار کەمکردنەوەی مرکزیت بۆ لە عێراق داواکردنی ئۆتۆنۆمی
داوای کەمکردنەوەی مرکزیەت بووە داواکردنی فدرالی هەرخۆی لە ناوەڕەکە کەمکردنەوەی مرکزیەتە ئێستا هەمان ئامانج کە ئێمە لە خەباتی سیاسی و خەباتی چەکدارە داوامانە کرد ئێستا شاد داوایەکەین داوای ئەوە ئەکەین ئەو مرکزیەتی کە هەمووی لە هەولێرە چڕ بۆ تۆ نەمێنێت بدرێت بە دەوروبەر ناوچەکانی دەوروبەر و بدرێت پارێزگاکەن بەڵێ کاکفەرید ئێستا من ئەو لەورترمەوە مەسەلەن بەشێک لەو نازوو گلیانەوەکە گوتم بەسەر یەکێتی ئاکرێت یەکێتی بێت تا سەر ئاوا تەنها سەرنجی هەبێ و پێشنیازێ بە یاخود بڕیارێک بدات لەسەر ئەمە ئەمە قۆناغیەکەمە بە دڵنیایەوە یعنی هەموو شتێک بە قسە دەست پێکات هەموو شتێک یان کە تۆ بتەوە بیر لە شتێک بکەیتەوە یەکەم جار باسیەکەیت ئەنجە دواتر کاری بۆ ئەەکەیت ئێستا ئێمە ئەوەندەی پێمان کرابێت هەوڵمان داوە دای ڕێژین هەندێک تێڕوانین هەیە بە شێوەی پرۆژەدا ڕێژین بە وتار بڵاوی بکەینەوە هەندێک بەرنامەمان لەسەر کردووە هەر قساکەین بەڵام بە دڵنیایە مەسەلەکە لە سنووری قسە ناوەستێت تێ ئەپەڕێت ئەگاتە قۆناغی کە پێویستە ئەوەی کە ئێمە باسیەکەین بەرەو جێبەجێکردن بڕوات بەڵام هەوڵی ئەوە ئەدرێت کە مەکاریگەری لەسەر پەیوەندی ناوخۆیەکان نەبێت و ئاشتی کۆمەڵایەتی تێک نەدات و لە هەمان کاتیشە خزمەتی هەرێمی کوردستان و خزمەتی ئاستی خزمەت گوزاریەکانیش بکات لە هەرێمی کوردستان نازانم کەی واز لە قسەکردن دێنین بەرە و کردارەچین بەڵام بە دڵنیایەوە ناتوانین بۆ هەتایی بەس قسە بکەین و کردارمان نەبێت پێتوانی ئەمە کاریگەری خراپ و سلبی شەوێت لەسەر خودی حزبەکەتان مەسەل لەگەر هەر سنووری قسەتێ نەپەڕێت بەدڵنیایە خەڵک قسەی ناوێت لە حزبەکان نەکرد تەنها لە یەکێتی لە هەموو حزبەکان کردداری ئەوێت و ئەمەش ڕاستە ینی بەرنمەیەکی ئەوێت بەرنامە ئەوێت و پێویستی بە کارکردنێکی زۆرە بەڵام هەرە بێت ینی هەنگاوە گرنگەکان بە ئاسانی نانرێت ئازانین هەنگاوە گرنگەکان هەر ئاسان نین بەڵام ئەبێت هەر بنرێن تاکفەرێت ئەو شێوازە حکومڕانی ئێستا کە خەڵک ئەمە ڕێی خەڵکە ڕێی من نیوەکو ڕۆژنامە نووسێک پێوا کە پارتی ئەوەی وتی ئەبێ ئەو جێبەجێ بێت لە ناو حکوومەتیشا و لە سلێمانیشا و لە شوێنەکانی تریشا بە هەموو شێوەیەک نەوەک مەسەلەن بە شێوەی شەراکەت بێت هەرێمی کوردستان بەرەو کوێ بات ئەمە ئەگەر مەسەرەکە بۆ جۆرە بێت بە دڵنیایەوە ئەمە بەرەو دۆخێکی خراپی ئەبات بەڵام پارتی دیموکراتی کوردستان هەر حزبێکتر ئازادە لە دەربڕینی ڕای خۆی لە ڕاگەاندنی خۆی و لەگەڵ حەزبەکانی ڕوبەڕوو ئەتوانێت هەموو شتەکان باز بکات وەڵی تێڕوانینی من ئەوەی ئەمە باشە ئەمە خراپە وایە بەڵام ئەمە پێویستی بە گفتوگۆ هەیە و بە دڵنیایەوە ئەوەی کە تێڕوانینی ڕوونتر بێت ڕۆشنتر بێت و مەبەستی چارەسەر بێت ئەوە ئەیباتەوە بەڵام ئەگەر تەنها درێژەدان بێت بۆ دۆخە خراپەی کە ئێستا لە هەرێمە لە ئارادایە بە دڵنیایەوە دۆخەکە خراپترەکەات بەڵێ پەیوەندی لەو یەک دوو خولەکەی کەوماومانە ینی پەیوەندی هەرێم و بەغدا کورد ئەتوانێت چۆن مەسەلەن تەنها کارتەکانی یاخود تەنها دانووسانەکانی لەسەر مەدەفێکی وەکو هەرچەندە زۆر گرنگە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە تەنها موچە نەبێت کۆمەڵێک پرسی تریش بێت ینی چۆن کورد دەتوانێت کارتەکانی بەرفراوانکە ئێستا باز لە هاوپەیمانەتی شەکرێ مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاراستەیەک لەگەڵ شیعەکان و پارتی دیموکراتی کوردستان بە ئاراستەیەکی تر ئەنجەوە یەکەم جارە ئەم مەسەلەیە بێتە ئارەوە یان هەموو جار ئێمە شتێک پێکەوە ئەچون بۆ هەڵبژاردن و ئەو کاتە شتێک دروستکرا بۆ هاوپەیمانی کوردستانی ڕەنگە لە ناو هەرێمە هاوپەیمانی کوردستانی نەبوو بێت چونکە هەر حزبێک هەوڵیادات دەنجی خۆی دابین بکات بەڵام کاتێک کە هەڵبژاردنە هات هاوپەیمانی کوردستانی دروست ئەبوو و کار بۆ ئەوە ئەکرا کە ئێمە وەکو کورد زۆرترین دەنگ بەدەست بێنین بۆی بتوانین لەناو پەرلەمانی عێراق بەرژەوەندەکانی خۆمان بپارێزین ئەمە دیاردەیش تازەیە هاتۆتە ئارەوە ناتوانم بڵێن باشە یا خراپەت چکە یەکەم جارە تاقیەکەن و هێشتا تاقیمان نەکردوێتەوە بەڵام گێری بڵێ ئێستا کاری بۆ ئەکرێت یاخود هەنگاوی بۆ ئەنرێت بەڵام بەدڵنیاییەوە پێم وایە ڕنگدانەوەی ئەبێت لەسەر ئایندەی کوردستان باش و خراپ بەپێ ئەو ئەنجامی کە لەو هەڵبژار نەدێتە دی دواسەرنجی بۆ ڕێسکاک فەرید لە بەرنامە سپاسانەکەم ئەو بابەتانە کە جەنابەت بە شێوەی پرسیار و ڕژاندێت ینی
بابەتی هەستیارن و پێویستی بە دیراسەیە و پێویستی بۆ هەیە کە کار بکرێت بۆ چارەسەرکردنێت کۆ کێشەی زۆر گەورە لە هەرێمی کوردستان لە ئەرادایە هاوڵاتیش بە دڵنیایەوە مافی خۆیەتی ڕەخنە بگرێت و زۆربەی هاوڵاتیانش لە هەموو جیهان ڕەخنە لە حکوومەتەکان ئەگەرن تەنانەت ئەگەر حکوومەتەکە تا ئەندازەیەکی زۆریش خزمەتی پێشکەش کردوێت چونکە بەشێک لە تێڕوانینی هاوڵاتی ئەوەیە کە حکوومەت توانای زۆرترە واتوانێت کێشەکان چارەسەر بکات و خزمەتی زۆرتر پێشکەش بکات ئەگەر لە حاڵەتی خۆشگوزارانیە هاوڵاتی ڕەخنە بگرێت لە حاڵەتی نەبوونی خۆشگوزارین بە دڵنیا ڕەخنەکان زۆر گەورەش ئەبن بەڵام ئەگەر ئێمە بتوانین لانی کەمی پێداویستیەکانی هاوڵاتیان ئەمە ئەگەر بتوانین لانی کەم دابین بکەین و بتوانین بەشێک لەو کێشانەی ئێستا چارەسەریان کە چارەسەر نەکراون چارەسەر بکرێن ئەتوانین بناغەیەکدا بنین بۆ جێڕانەوەی متمانە لە نێوان هاوڵاتی لەگەڵ حکوومەت زۆر سوپاس بۆ بەڕێز فەریدە سەر سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پارۆڕامایەم شەومان پێشکەشکردن بە وای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ